سلام علیکم. دەتەوێت بە بڕەپارێکی کەم بەشدار بی لە چاکەیەکی نەبڕاوی زۆر گەورە؟ وەرە با پێت بڵێم چۆن. ئێستا دەتوانیت تەنها بە 5,000 دینار بەشدار بی لە چاپدانی قورئانی پیرۆز. دەستگای نووری حیکما قۆناغی دووەمی پرۆژەی لە چاپدانی قورئانی پیرۆز ڕادەگەێنێت کە دەتوانیت تەنها بە 5,000 دینار بەشداری پێی لەم چاکە نەبڕاوەیە. دوای لە چاپدانی قورئانەکانیش لە گشت لق و بازنەکانی دەستگای نووری حیکما وانەی لەسەر دەخوێنرێت و قوتابیان فێری قورئانی پیرۆز دەکرێن. چاوەڕێی دەکەیت ئێستا دەتوانیت لە ڕێی فاستپەی یاخود FID بەشداری لەم چاکە نەبڕاوی بکەیت، یانیش لە ڕێگەی نووسینگە و لقەکانمان لە سەرتاسەری کوردستان بەشداری بکەیت. صحبة القرآن خير نحياه كي نحيا بخير ولنا من الأسماء خير وعلى المسمى نلتقي نور نرى بسنائه نبع نغاث بمائه.